لە یەکەم تەوەری بەیانیت باش کوردستاندا ئێمە باس لە گرنگی پاراستنی ماف و ڕۆڵی خانمان و هەروەها پێگی خانمان دەکەین لە کۆمەڵگە جیاوازەکاندا و بەتایبەتی لە هەرێمی کوردستانیش ئێمە دەپرسین تا چنێک بەپێی ئەوەی ئەم چەند ساڵەمان بڕیوە لە هەرێمی کوردستان مافی خانمان پارێزراوە بە شێوازێکی گونجاو یاخود هەندێک جار دەتوانین بڵین وەکو مرۆڤ مامەڵە لەگەڵ خانماندا کراوە بەپێی هەندێک لە ئامارەکان لە ماوەکانی ڕابردوودا زیاتر لە 5 خانم بە هۆکاری جیاجیا کوژراون. ئێمە باس لە هۆکاری ئەمانە دەکەین، باس لە کاردانەوەکانی دەکەین لەسەر کۆمەڵگە و چەندین بابەت و توندوتیژی تر کە بەرامبەر بە خانمان دەکرێت لە تەوەرەکەی ئەمڕۆماندا گفتوگۆی لەگەڵ دەکرێت لەگەڵ خاتوڤێرین خدر چالاکوانی ژنان کە ڕاستە خۆ لە دهۆکەوە لەگەڵ ئێمەدایە. خاتوڤێرین سڵاوت لێبێ و بانیت باش، سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی. ڕۆژ باش، ڕۆژە هەموو کوردستانیا باش، ڕۆژە هەموو ژنێن کوردستانێ باش، ڕۆژە هەموو ژنێن جیهانێ باش. ئەس vê ڕۆژە پیرۆز و ژنێ بزاف کردیە مافی خۆم دەست ببینن لە هەموو ژنا پیرۆزت کەم و هیڤیدارم لە بزافێت خۆ بەردەوام نەبن هەرچەندە الڤان دەمێن بۆریدا ماوەیەکی کێم کە ژمارەکە گەلێکە ژنا هاتینە کوشتێم دەستێت نێر سالاری یان پیا سالاری ئەم کاریم بێژین داخڤە ئیرۆ مەبەر بەڵێ باشە خاتو دێن دەگەڕمەوە لات ئێستا بێگومان. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خانمانە، من لە تۆ هەروەها لە تەواوی بینەرەکانمانی پیرۆز دەکەم. ئیشەڵڵا هەموو خانمان لە هەموو شوێنێکی ئەم دنیای ماف و پێگەی خۆیان پێ دەدرێن. هاتو دێرین با بۆ دەست پێ بکەم کە تۆ سەرنجت چییە لەسەر پاراستنی ماف و پێگەی خانمان لە هەرێمی کوردستاندا؟ ئایا بە پێویست بۆ تا ئێستا؟ بەێ هەرچەندە ئەمەکو ژن ئەمەد بزافکردنێ دە بەردەوامین و مافێن خۆ دەست ببینین و کۆمەلگەها خۆ جواکێ خۆ هشیار بکەین. مدوێت هەر سەرنجێکی بدەم و ئیرۆ جلکێت ڕەش من بەرخۆکرینەش بەروێ چەندەیە کووت ماوەکی کێمدا زێدەتر 14 ژنا دەستێ زەلامە هاتینە کوشتن بناوێ شەرەف لێ کوردستانێ، یعنی بتنێ الماوێ دوو هەیڤادا 14 ژن زێدەتر بێن کوشتن. ئەڤە پراستیژی ڕێژەکە مەترسیدارە و بێتە سەرێ چەندێ ئەم کار بکەین. پراستی ئەم گەهشتینە وێ باوەریەیە یان ترسامەش وێ باوەریەیە کو ئەم بێژین 30 ساڵت بۆریدا ئەف بزاڤە ژنا کرین و ئەف ڕێکخراوێن ژنان و کار کرین دا مافێن ژنام دەست ببینن گەهشتینە خالا سفرێڤە ئەرێ ئەڤە هۆکار چینە ئەرێ ئەم چی بکەین داکو زێدەتر بشین مافێن ژنا دەست ببینیم تنێ مەدوێتن ژن وەکو مرۆڤ بەرەخۆ بدەنێ لە وی جڤاکیدا. باشە هاتو دێرین هەندێک جار لە پاڵ هەموو توندوتیژەکانی تردا کە بەرامبەر بە خانمان دەکرێت پەنا دەبرێت بۆ کوشتن بە بیانووی دۆسیەی شەرەف یاخود بڵێن بەهۆی قەزیەی شەرەفەوە کە ئەمە وتەی بەشێک لەو پیاوانە یاخود دەوترێت بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە ئەم خاتوونە کوژراوە. تۆ سەرنجت لەسەرەمە چیانی لە پاڵ هەموو توندوتیژەکانی تردا تۆ دەستبەری بۆ ڕۆحی مرۆڤێک چ ئەگەر خانم بێت چ ئەگەر کەسێکی تر بێ بە بیانووی شەرەفەوە بە بیانووی ئابرووەوە. بەڵێ جارێکیان وتەیەکم خوێندەوە بۆ وەرەکەم بەهدێنیەوە من وتەک خوۆن جارێکێ ئێکی ئەمریکی پرسیار ژێ ئێکی کورد کرد گوتێ شەرەف نکوە چییە؟ شەرەف تنێ وە لەشێ ژنێدا سنووردار کریە. گوتێ ئەمریکی ئەرە شەرەف جەمووە چییە؟ گوتێ شەرەف نکمن سنوورێ خاکێ منە، یعنی جیاوازیە هزر و بیرە الوێ دەرێدە دیار دبتن و جواکێ مە کوردستانێ الشرف بتنه لش جنه ده دیاریت کن رنگا شرف بتنه نام فرکرنک بکن گل کرکی یان عشقک ده ببینن یان کو هر رفتارک کو جنگ بکتن بداغ و شرف هزرا نیر سالاری کردستانه تنه لش جنه ده هاتیه دیاری کرن. اما اگر هر تشتکی دیه ندرست بتا کرن و دور بتنش هزرن اخلاقی و دور بتن اش به وجدانیه اول نکوان شرفه چونگو او دسالات دارن چونگو جواکی ما جواکی کی نر سالاریا اش بر هندجی تنه شرفه ادلش جنه دبینن یا مد بتن ام بکین یا مد بتن کار سر بکین او چندیا کو خلک ما کو زاروکن خو هشیار بکین جنجی مروفا جن دایکا جن تو اینا سر دنیایه پیروزیا جنه بیتا پاراستن
کارێمە ئەلسەرڤێ چەندەیە مە زیدەتر نەبێت تنێ مەدوێت ژن وەکو مرۆڤ بێتە دیتن جڤاکێمەیە کوردستانێدا. زۆر باشە هاتو دێرین ئەو پیاوانەی یاخود ئەو کەسانەی کە بە بیانووی جیاوازەوە یەکێلاوانە قەزی شەرف کە پەنادەبن بۆ ئەوەی کە ڕۆحی خانمێک بسەنەوە هەر خۆیان و کەسانە بەرپرسنین لەوەی کە خاتونێک لە کۆمەڵگەدا پەروەردە بکەن بە شێوازێکە وەکو ئەمان بە ئابڕووی خۆیان ناوزەندی دەکەن بە شێوازێ پەروەردەی بکەن کە بێتە سیمایەکی جوان لەسەر ئابڕووی ئەوان هەروەها دەمەوێت بزانم لە ماوەکانی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا بەراورد بە ئێستا مافی ژنان و پێگەی ژنان چۆن پارێزگاری لە پێگەی ژنان لە کۆمەڵگەی کوردستاندا کراوە ئایا بەرەو پێش چووە یاخود دەتوانین بڵین لە ڕابردوودا زیاتر مافەکان بۆ خانمان فراهەم کراوە لە کۆمەڵگەدا ڕۆڵێکی باشتریان هەبووە؟ یا بۆ من هاتیە بەحسکردن و یا من گوه لێ بووی کوتێ زمانی بەرەدایان ساڵن بەرەدە ساڵت هەفتیادا لە گوندا لە ژیانە گوندنشینە ژن و زەلام پێک بە کار کردیە لە دەشتێ پێک بە هەڤال بووینە پێک بە دەرکەفتینە کار بکرینە و خێزانێک پەروەردەکرینە یا ئەز دبینم و بتێتە بەحسکردن ڕەنگە هەنگی بتر مافێ ژنێ هەبوو بتن هەنگی بتر قووەتە ژنێ یان پیرۆزیە ژنێ هات بتە دیتن هەروەکو ینی مەگوێ لێ بووە گەلێک ژنێن دیرۆکە کوردیدا کە گەلێک بقووەت بووینە ئەوان سەرکێشیە عەشیرەتێکی بنەمالەکی کردە ئەوان بنەمالەکە پڕێڤە بریە ئێکشوان نمونە کەمەیان خاتون میرە ئێزدیا بووە یعنی ئەوێ ئێزدیخان هەموو پڕێڤە بریە حەبسەخانی نەقیبمە هەیە خانزادمە هەیە چەندین ژنێ دیمە هەینە پێگەهن بلندت حکومی هەبووینە ئەتوان ساڵێت بەرێدا و ژن پیرۆستر هاتیە دیتن بەلێ جڤاکێمێ نۆکەدا و هاتنە سۆشیال میدیا شکلێکی بەرفرە و بڕاستیژی مدوێتن ئەزبێ خالێ بێژم ku zêdetir hizrên ayînî hizrên olî ser civakê me de tête bizavkirin ku mêşkê wan de bête sepandin û ku ew bête hizrê gencên me de û zelamê civakê me de ku jên gunnehe derkevê jên gunnehe vê cilkê bikete berxwe dê çine cehennemê yan her hizreke dî te hemû olaj de bizavê dikin ku istiglala hindê bikin ku seyterê ser jinê bikin û seyterê ser jinê bikin çar dîwarê malê de asê bikin bêguman piştî salê nota gelek rexrawên mafên jinan hatîne Kurdistanê û gelek kar kirîne ez nabişmete rolê wan nebûye belê rolê wan jî hebûye jin baştir şiyaye tê bigehetin ku bête ji dervey dîwarê malê de yani gelek carî dibêjin wala van rexrawe jin xirab kirîne nexêr jin tê gehiştiye ku ew jî mirova ku jinê jî heq heye wekû zelamekî bête dervey malê de ji nav çardîwarê malê de bêne derê di vî demî de hizra mêr salariyê teqebila hindê naketin ku jin derkevitin ji çardîwarê malê de şer çê dibitin meşakil çê dibin ji ber hindê jî ev meşakilê tinoke û ev kuştina û ev xwe kuştina tête arada teban min divêt ez vê xalê jî bêjim ku heta jin jî gehte wê radê ku xwe bikujitin em her kesekî tawanbar dikein û mixabinî ve bitiriya here zora zelam yan kor yan bab yan bira ew sebebin ku jin bigehte wê xalê ku dimahî bi jiyana xwe bînitin باشە لە پاڵ کوشتن لە پاڵ سەرنەوەی ڕۆحی خانماندا چەندین تونند و توژی تری جیاوازەیە کە بەرامبەر بە خانمان دەکرێت و من دانە دێمە سەری بەڵام دەمەوێت دەستپێک لەمەوە دەست پێ بکەم خات و دێرین هەندێک جار خانمان لە تەمەنێکی کەمدا بەبێ ڕەزامەندی خۆیان بەبێ ویستی خۆیان بەبێ ئەوەی ئامادە بن بۆ پێکێنانی پرۆسی هاوسەرگیری چۆن بڵێ هاوسەرگیریان پێ دەکرێت یاخود لە ژێر فشاری خێزانەکەیاندا لە ژێر فشاری کۆمەڵگەی دەوروبەریاندا خانمان بە زۆر هاوسەرگیریان پێ دەکرێت لەسەر ئەمە سەرنجە چی ئەمیش هەر ناچێتە قاڵبی تونند و تیژیەکی دەرونیەوە یاخود جستەیشەوە تەنانەت کە لەگەڵ خانماندا ئەنجام دەدرێت بێگومان ئەگەر gelekên ku jin bigehte wê xalê ku tund û tîjî beramber wê bêtekirin û bigehte hindê ku dimahî ke bi jiyana xwe bînitin êkiş wan xala ke te serinc dayê
شودانە زووە یان کوجیەکی کچکۆکدا ئەوێ کچە بدەنە شوو ڕەنگە هەر کچ اختیار بکەتن و شوو بکەتن چونکو گەلێک چیرۆکمە بهیستینە دەبێژن ژبەرکم ڤە ئەش بن زڵما بابێ خۆ یا برای خۆ دەرکەڤم مگو بەلکێ گەرز بچمە مالەکە دیدا ئەس شوو بکەم ژیانە خۆشتر بتن بەلێ من نزانی دە ژیانە خراپتر لێ هێتن دوی دەمیدا ئەم هەندێ دبینین کو ئەو ژنێ نابینن وەکو مرۆڤک بزاوێ بکەتن پاشە ڕۆژێکێ بخۆ دابنتن عقلەوێ پێ بگەهتن شنوکە مەجای بدەنێ کو هەڤژینیە پێک بهێنێتن ژبەر هەندێکی ئەvە ئێکش وان خاڵن هەرە سەرەکیە کو ژم بگەهتە وێ ڕادێ کو نەشێتن تحمل روشة دارایی تحمل روشة هفجینیه تحمل مسئولیت هفجینیه بکتن اوجی بگمان تندوتیجیه که و ایکش تندوتیجیت هر مازنه که برانبر جنان و کچان تیتا کرن زۆر باشە لێسندنەوەی ئازادی خانمانێکێکی تر لەو بابەتانی کە باسی لێوە دەکرێت هەندێک جار تا ئێستش ئەمە بوونی هەیە کە ڕێگری لە خانمان دەکرێت درێژە بە خوێندن بدەن ڕێگری لە خانمان دەکرێت کا بچنە سەرکار ڕێگری لە خانمان دەکرێت هەنێک جار تا بەردەرگای ماڵێکی خۆیان بڕۆن زبڵێک فڕێ بدەن لەسرم ئازادیە تۆ سەرنجت چییە؟ ینی ئەمەش بۆ خۆی تونندوتیژیەک نییە کە بەرامبەر بە ئازادی کەسێک دەکرێت لە کاتێکدا لە جیهاندا لە جەڕنامی جیهانی مافی مرۆڤدا لە دەستوری وڵاتەکاندا بەگشتی باس لە پاراستنی ئازادی هەموو تاکێکراوە. هەر مرۆڤێک وەختێش دایک دەبێت ئازادیش دایک بتن. وەکو ئەو نویسەرە ئەڵمانی و فەیلسوفە دیبۆڤوار دەبێژتن چ کچ بێت چ کوڕ بێت وەختێ دایک بێت ئازادیش دایک بێت بەلێ جڤاک وەلوی کەسی دکەتن کو ژن بێت یان زەلام بتن وەکو ژنێک ڕەفتارێ بکات یان وەکو زەلامەک ڕەفتارێ بکات هەر زارۆکی دین زارۆکی نیەندا ئەم زارۆکت خۆ هۆسا مەزنت کەین کو کچێ لازم بووک هەبتن لازم یاریت کچانە هەبن و کوڕیژی لازم سیارە هەبتن لازم سیلاح هەبێت لازمی دەسەڵاتدار بتن ئەvە پەروەردەیدا بێگومان دیار بتن وەختێ مەزن بتن ئەvە ڕنگدانەوە هەبتن سەر ژیانەوی کەسیدا و سەر شخصیەتەوی کەسیدا ئەم وی شکلی زارۆکە مەزنت کەین ئەم وی ڕەنگی زارۆکە پێت گەهینین بێگومان وەختێ مەزن بتن هۆسا هەزردکەتن کە چاوە مەزن بووە چاو هەتیە پەروەردەکردنە کو ئەو دەسەڵاتدارە ئەو بێتە سەیتەرێ سەر ژنێ بکات ژن بێتت ماڵ دەبێت ژن بێتە زارۆکی مەزن بکات ژن بێتە زارۆکی خوددام بکات ژن بێتە خزمەتە مالێ بکەتن ژن بێتە مالێ پاقش بکات یعنی پەروەردە زارۆکیە دە ئەم هۆسا مەزنت کەین جوواک ئێمەدا ژن زەلام کچ کوڕ هۆسات تێنە پەروەردەکردن کو ژن لازم چاردیوارێت مالێدا خزمەتە زەلامی و زارۆکا بکەن بێگومان ئەvە ئازادیە مرۆڤیە ئەvە ئازادیە ژنێ سنووردار دکەتن ژبەر هەندێژی ئەvە جوواکە وەلێت کەتن کو ژن ژن بێت و زەلام زەلام بتن. باشە خات و دەرین یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان تا چەندێک ڕێگە خۆشکەر بوون یاخود ڕێگەیان داوە بەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی خانمان بکرێت. بێگومان منەبێتن ینی ئەم هجوومەکە گەلە سەر حکوومەتێ بکەین چونگو ئەوان ڕێکل چالاکوانە ڕێکخراوە نەگرتیە و هەر دەمەکی وان بێت بێنە سەرجادێ داخوازیە مافێ خۆ بکەن ئەپ هەر ڕەنگێکی بتن و ئەس وەکو ئەندامەکە هاوپەیمانیە ژنان کوردستانێ مەکارل سەر چەندین دۆسیا کریە مەکارل سەر چەندین یاسایە کریە و جدی ئەو یاسانە بێنە جێبجێکردن هەرچەندە مەگلەیژی هەیە چونگو گەلێک جاری ژن وەختێ تێتە کوشتن توندوتیژیل بەرامبەر وان تێتەکردن پڕێکە سڵحێت عەشایری پڕێکە وان کەسێت دەسەڵاتدار و چەک و پارە هەین ئەوی کەسی لێ خۆش بن و ناهێلن ئەو کەسە بگەهتە دادگەهێ و دا عقوباخۆ یان سزای خۆ وەرگرتن یامە دەبێتن حکوومەتە هەرێما کوردستانێ سەرۆکاتی هەرێما کوردستانێ هەموو دەسەڵاتداری هەرێما کوردستانێ و هیچ ڕەنگێکی هەر کەسێکی توندوتیژیە بەرامبەر ژنا بکەتن لێ خۆشببوون نەبێتن بەلکو دادگە و شێوەیەکی یاسایی بێتە سزادان و یاسا سەروەر بێت داکو بشین ئەم زێدەتر مافێن خۆ ویە ژنا و ئەو ژنێ ناوچار دیوارێت مالێدا و ئەو کچێن کو توندیتیژی بەرامبەر وان تێتەکردم دەست ببینین.
باشە هەندێک جار کاتێک خانمان دەکوژرێن توندوتیژیان بەرامبەر دەکرێت دەچەوسێنرێنەوە یەکەم بیان و ئەوەیە کە ئەم خانمە هەڵە دەکات پێویستە من ڕێگری لێ بکەم و چەندین بابەت و تری و هەروەها بیان و چرکە دەهێنرێتەوە بەرامبەر بە توندوتیژیکردن بەرامبەر بە خانمان هەندێک جار کۆمەڵگەش کۆمنتی ئەوەی هەیەکە ئەم خاتونە کێشەیە لەسەر کۆمەلگە ئەم خاتونە پەڵەیە لەسەر کۆمەلگە باش بوو کوژرا پێویستە ئەم کەسانە بسڕدرێنەوە باشە کاتێک خانمێک هەڵەیەک دەکات بە هەمان شێوە پیاوانیش هەڵە ناکەن خات و دێرین تۆ سەرنجی لەسەر ئەمە چییە؟ داخە ئەس دەوێ گوتنێ بێژم بەلێ جوواکێ مەدە وەختێ ئەو تشتێ زەلامت کەت و زەلامینیا خۆ پێ دەرت خن ئەگەر ژن وی تشتی بکەتن دەبێژم بێشەرەفیە یعنی هەمان غەڵەتیە هەمان کارە کو دکەن بەلێ بۆ زەلامی زەلامینیە و بۆ ژنێ بێشەرەفیە بێگومان هەر مرۆڤەک ژدایک بووە خودایدایە ژبەر هەندێژی بتنە خودێت شێتن ژیانەوی کەسی بدوماهی ببینتن هیچ کەسێکی ئەو مافەنینە هەر کەسێک هەر کارێکی بکەتن کو بڕیارێ سەر ژیانەوی کەسی بدەت و وێ ژیانێ ژێ بستێنەتن بەلێ داغوە جوواکێ مەدە و کۆمەلگەهامە و نەهشیاریە کۆمەلگەهامە خەلکێ وەلێت کەتن کو بڕیارێ سەر ژیانە کەسێکی بدەن بێگومان سوۆسیال میدیا گەلک جاری دەبینین ئەگەر بێژن ئەvێژنێ فلان کار کردیە و هاتیە کوشتنە ینی داغ وەختێس کۆمنت هات بینم سەدا کۆمنتە دەستخۆشیە چۆینە و دوماهی کە بژیانە وێک چیان وێ ژنە ئیناینە بەلێ ئەگەر ئەم بین بەرە خۆ بدەینێ ڕەنگە ئەگەر وێ ژنێس نابێژمێ غەڵەتی ئەگەر کارێک کردبتن غێر هەرگەل زەلامەکی کردە گەل کوڕێکی کردە گەل هەر کەسێکی کردە ڕەگەزێ بەرامبەرە ئەرێ بۆچی بۆ ژنێ تاوان بت و بێشەرەفی بت و بێتە کوشتن بەلێ بۆ زەلامی زەلامینی بت و سەر بلندی بتن باشە هاتو دێرین لەم چەند ڕۆژەی ڕابردوودا خاتونێک لە هەولێر کوژرا بەشێکی زۆر لەو کۆمنتانی کە بۆی ڕۆشت بوو یاخود لەسەر وێنەکانی ئەو خاتونە نووسرا بۆ تو ئاماژەت پێ کرد بەشێکی زۆری دەستخۆشی بوو کە دەستخۆشی لەوە دەکرا کەسێک کوژراوە کەسێک کە بە هەر هۆکارێک بە هەر هۆکارێکی کۆمەڵایەتی بە هەر هۆکارێکی دیکە بێ کوژراوە دەستخۆشێکی زۆری بۆ ڕۆشتووە خاتو دێرین کەواتە هۆشیاری تاک ئەگەر من خاتونێکیش نەکوژم ئەگەر پیاوێک خاتونێکیش نەکوژێ بەو کۆمنتەی چۆن توندوتیژی بەرامبەر بە ناوی خانمان کردووە بێگومان من تێبینی کرد گەلک و ئەس گەلک پێ ئێشام ئەس دڵدە پێ ئێشام چونگو ئەوێ کچێ یعنی چوونەکیریە مالێ ئێکی دزیە خیانەت ئێکی کریە ئێک کوشتیە بتنێ ئازادیەک هەبوو ئازادیا خۆ دیار کردبوو سەراوی ئازادی ئەو کچە هاتە کوشتن یعنی تو وەرە هزرا تاکێ مە جواکی دا چی ڕادێ دەیە چی ڕادا ینی پاشکەفتنێ دەیە پڕاستیژی یا ئەزت بینم لازم ئەم زارۆکی نیەدا جارێکە دی جواکی پەروەردە بکەین ئەو ژی داخوازیامش وەزارەتە پەروەردەیە پڕاستیژی بێتە دەرسێک وانەک بێتە دان هەرش باخچەی و سەرەتایی و ناوەندی و هەتا خاندنجی خلاص بتن کو تاکێکی ڕۆشنبیر بێتە پەروەردەکردن و ئەو تاکە هەندێک تێبگەهێتن کو مرۆڤ چ ژن بت چ زەلام بت سەر هەر ئۆلەکێ بەس هەر ڕەنگێک بتن مرۆڤ بێتە ڕێزاوی مرۆڤی بێتەکردن ژبەر هەندێژی ئەزت بینم بداخەوە گەلک جاری ناوە خێزانادا ڕەنگە هەر دەیکامە چونگو وی ڕەنگی هاتیە پەروەردەکردنە ژنێک کو هەزرێ نوێ بەرەیە یان گەلەکت چووە ناوە ئاینی دەیە هۆسا هەزر بکەتن کو ژن چێنا بتن یا ئازاد بتن یعنی مە ئەف ئاریشە بتنێ گەل زەلامانینە مە گەلگەلێک ژناژی هەیە مە چەندین ژنجی هەینە گەهشتینە ینی ئاستێکی دەسەڵاتدار بەلێ هزراوان هزرا مێرسالاریە یعنی مەڤێتن ئەم کار سەر هەندێ بکەین کو کچ بێت چ کوڕ بێت چ ژن بێت چ زەلام بێت تاکێکی ڕۆشنبیر تاکێکی هشیار
پەروەردە بکەین ئەڤەژی بتنێ پەروەردێ بێتە دەست پێ بکەین داکو جارێکە دی دەست پێ بکەین جڤاکێکی هشیاری ڕۆشنبیری تێگەهشتی وەکو مرۆڤک وجدانی ڕفتارێ لەگەل دەور و بەرە خۆ بکەت و ڕفتارێ لەگەل ژنێ بکەتن ئەو ژناک و ئەو کەسە ئینایە سەر دنیاە. ڕێکخراوەکانی مافی خانمان و مافی مرۆڤیش بەگەشتی چۆن ڕۆڵیان هەبووە لە دەستەبەرکردنی مافەکانی خانمان لە سنووردارکردنی ئەو توندوتیژیە جیاوازانی کە بەرامبەر بە خانمان دەکرێت خات و دێرین. ئایا ڕۆڵیان لە ئاستی پێویستدا بۆ بەوەی کە بتوانن کاتێک خانمێک ستەمی لێ دەکرێت دووبارە مافی بەدەست بهێننەوە؟ یاخود ئەو دۆسیانی کە خۆڵیان لەسەر نشتۆ لە دادگاکاندا دووبارە بیان و ژێننەوە بۆ ئەوەی مافی خانمان بەدەست بهێننەوە ئەگەر چ گیانیشی لەدەستدا بێ؟ کاری ڕێکخراوەکان بێتم بەرچاف وەربگرین ئەمە ژبیر نەکەین ڕێکخراوە زێدەتر دەور هەبووێت هشیارکردنا ژنێدەک و ئەوژی مرۆڤە مەدوێتن ئەوێ چەندێ بەرچاف وەرگرین بێگومان ڕێکخراوە کارن گەلک باش کرینە و ئەس ئاگدارمش نزیک بە ڕەنگە دەبێژن ڕێکخراوە چوونەکیریە بەلێ وەختێک کارێکی بۆ ژنەکەتکەن شتون و تیژیەکەی ڕزگارکەن ئەو نائێنە سوۆسیال میدیا بەحەز بکەن بەلێ وەختێ ژنەک بێتە کوشتن بێگومان ئەم دێ زەڵجەکێ چێکەینە لە سوۆسیال میدیاداک و ئەو تشتوی تشتی نەشرینی کرێتی دیار بکەین بۆ خەڵکی و بۆ جڤاکی داکو ئەف تشتە بێتە ڕاوەستاندم. کاری ڕێکخراوە بێتە نها ڕێکخراو بتر سەروێ چەندێک کار بکەن و ئەف یاساین مەهەین بێنە هەموارکردن هەندێک وان یاسایە بێنە هەموارکردن و پڕاستیژی دوور بتەش دەستێ ڤەدانە هەر کەسێکی دەسەڵاتدار و ئەو یاسایە دروستی بێتە جیبجیکردن چونکو ئەف یاساین مەهەین بۆ پاراستنە ژنێ و سەر تونند و تیژیە بەرامبەر ژنێ و خێزانێت هێتەکردن یاساین گەلەکت باشن بتنێ بێتە ئەم کارە لەسەر هەندێ بکەین و ئەم ڕەشت بین سەر هەندێک و ئەو یاسایانە بێنە جێبەجێکردن بیت دەستێ ڤەدان. هاتو دێرین خەجیر چالاکوانی بواری خانمان لا دهۆکەوە لەگەڵ ئێمەدا بووی زۆر سپاس بۆتە و سپاس بۆی لا بەیانیت باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەرداوام بووی بەشدار بووی ببوورە. زۆر سپاس زۆر سپاس.